دوای دواکەوتنی خەرجکردنی پارەی گەنمی جوتێران حکوومەتی عێراق قۆناغی یەکەمی چەکی تایبەت بە پارەی جوتێران ڕەوانی کەرکووک دەکات. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک ئاشکرای دەکات ئەم قۆناغە لە چەکی پارەکە لە سەدا 35 بۆ 40 جوتێرانی کەرکووک دەگرێتەوە. بالنسبة للمبالغ المفروض تسدد إلى فلاحي محافظة كركوك شایستەی کەرکووک لە پارەی گەنمی جوتیاران کە پێویستە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە ڕادەستی کەرکووک بکرێت خۆی لە 170 ملیار دینار دەدات. تا ئێستا بڕی 55 ملیار لەو پارەیە بۆ کەرکووک هاتووە. دابەش دەکرێت بەسەر جوتیارانی کەرکووکدا. پرۆسەکە جوتیارانی کەرکووک بەبێ جیاوازی دەگرێتەوە. لەو بڕە 10 ملیاری بە حەویجە و دەوروبەری دەکەوێت. 45 ملیارەکەی تری بۆ جوتیارانی کەرکووکە. بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک دەشڵێ ناردنی پارەی گەنمی جوتێران هەنگاوێکی باشە، بەڵام لەوە گرنگترەوەیە کێشەی زەوی و زاری جوتێرانی کەرکووک بە زووی چارەسەر بکرێن. مشكلة الأراضي في كركوك مشكلة أعتقد هي من المشاكل الصعبة جدا. کێشەی زەوی و زاری کەرکووک لە کێشە قورسەکانە کە تا ئێستا چارەسەر نەکراوە. دەبوو لە ماوەی 18 ساڵی ڕابردوو ئەم کێشەیە بەپێی دەستور چارەسەر بکرایە. ئێستا لیژنەیەکی پەرلەمانی بۆ ئەو مەبەستە پێک هاتووە. هیوادارین ئەو لیژنەیە بە زووی بڕیار لەسەر چارەسەری کێشەی زەوی و زاری مادەی 140 بدات. هەردوواکەوتنێک بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە بەرژەوەندی کەرکووکدا نییە. ڕژێمی بەعز بۆ شێوانی باری دیموگرافی لە کەرکووک زیاتر لە 1,250,000 دۆنەم زەوی لە کەرکووکدا ژی کردووە. لە ماوەی 18 ساڵی ڕابردوودا ئەو کێشەیە سارەسەر نەکراوە. جوتێرانی کەرکووک و مێدیان لەسەر ئەو لیژنە پەرلەمانی هەڵچنیوە کە پەرلەمانی عێراق بۆ چارەسەری ئەو کێشەیە پێکی هێناوە. خواست و داواکاری جوتێرانی کەرکووکە پەلە بکرێت لە کارەکانی لیژنە پەرلەمانیەکە حکوومەتی عێراق شەنگاوی دەستوری بنێت بۆ گەڕانەوەی ماف بۆ خاوەن مافەکانی. عومەر غەریب، کورسات نیوز، بەردەم بەڕێوەبەریەتی کشتتوکاڵی کەرکووک.